پەیکەری چاوەڕوانی بۆ دروستکراوە لە دوای کیمیابارانکردنی هەڵەبجەوە بە دوای ڕەنج و ئاژینی نەوەیدا دەگەڕێ. لە ناو کەیسی کیمیاباراندا چیرۆکی گەڕان و هەوڵەکانی فەخرەدین سەلیم جێگەی تێڕامانن. وە گاوسەرەکەی دەڵێ لە دووری منداڵەکانی بوویە نووسەر و شاعیر و هونەرمەند. جوابیان بۆ هێنان وتیان ئاژین و ڕەنجیان بینیوە لە خستەخانەی تارانە. دەی حەل لەوێ دەستی کرد بە شت فرۆشتن ئەو شتە کە دەرچوو بوو لە هەڵەبجە فرۆشتی و دووجار چوو بۆ تاران. ئەو دەقەیە کە سەری نایەوە حتا ئەو ڕۆژەش کە سێشەمە بوو کە ڕۆژی جمعە و گیانی سپارت ڕۆژی جمعات مقابلەیان کرد و هەروتی مناڵەکانم وت. لانکەی منداڵەکانی فەخرەدین سەلیم کە ئێستا لە مۆنەمنتی هەڵەبجەیە جێگەی تێڕامانی خەڵکە کە لە دار دروستی کردووە و منداڵەکەشی لە تەختە هەڵکۆڵیوە و تێیدا داناوە. لە دوای کارەساتێک و باوکم لە ڕێی هونەرەوە ئەم هات لەسەر تەختەکان خەم و ئازاری خۆی بەرجەستەگر بە دروستکردنی وێنەی شەهیدێک. بەمە بەسی بڵێن ئەو ئیشانەشی بۆ خوشک و براون بۆکەم بێشکەیەکی دروست کردو بوو کە یەکێ بێشکەکە بە تەختە مناڵێکی دروست کرد بوو. مناڵەکە ناو بێشکەکە وەکو بڵێ کە هەمیشە چاوەڕێەوە بۆ مناڵانە بگەڕێنەوە. ئەو لا من و هونەر ساحێب کە پەیکەرەکەی دروست کردووە لە ژێر دەستی فەخرەدین سەلیم فێری کاری هونەری بووە. دەڵێ پەیکەرەکە گوزارشتە لە کارەکانی کۆچ کردو کە زۆرینەی کارەکانی لە ناو بەردا جێگەی دەکردەوە. سەبارەت بەوەی بۆ ناونرا پەیکەری چاوەڕوانی مامۆستا فەخرەدین ڕەمزێک بوو لە ناو هەموو ئەو کەسانەی کە چاوەڕوانی مناڵە بزرگبووەکانیان بوون لە کیمیابارانی هەڵەبجە. مامۆستا فەخرەدین زیاد لە هەمووان ئەتوانم بڵێم بە دوایەم کەیسا ڕۆژ. من ئەم کارە کاری تەکنیکی من نییە، تەکنیکی کارەکە مامۆستا فەخرەدین خۆیەتی. من هەوڵم ماوە وەک ئالەتێک لە سەلیقەی مامۆستا فەخرەدینەوە ئەم کارە بکەم. من تەنها ئامرازێک بووم وەک ئەو کارانەی خۆی کارم کرد کە هەمیشە نیوەی کارەکەی لەبەر دەهێشتەوە و نیوەیشیدا ئەتاشی. فەخرەدین سەلیم لە ساڵی 1949 لە هەڵەبجە لەدایک بووە. لە کیمیابارانکردنی هەڵەبجەدا 5 لە نەوەکانی لەدەستداوە. 3 لە نەوەکانی بەدەستی خۆی بە خاکی سپاردون و 2 نەوەی دیکەشی لە نەخۆشخانەکانی ئێران لێون بووە. لە ساڵی 2015دا کۆچی دوایی کردووە. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە.